بۆنەی ڕۆژی جێژنی منداڵانی جیهانەوە دەستگای خێرخوازی بەرزانی بە هاوکاری لەگەڵ کارگێڕی تارین ئەکواتاریندا هەڵستاون بە دروستکردنی بۆنەیەکی ئاهەنگامێز بۆ 400 منداڵی شەهیدانی سەربەرزی کوردستان. ئاهەنگەکە پێک دێت لەوەی کە ئەو منداڵانە بتوانن بە شێوەیەکی ئازادانە لەناو یاریگاکانی ئەکواتارین لەگەڵ یاری بکەن و لەناو ئەوانەدا یاری بکەن، هەروەها لەلایەن دەستگای خێرخوازی بەرزانیەوە خەڵاتی منداڵانیان پێدەدێت و جەوێکی خۆش و کاتێکی خۆشیان بۆ دەڕەستنێت. ئەو ڕۆژی مناڵانە زۆر دەستخۆشیان لێ دەکەین کە ئەم کاریان ئەنجامدا ئەستان بەم کارە دڵخۆشکەرە بۆ مناڵە شەهیدانە کە دێباوکانە کە زۆر کارێکی باشیان کردی ئێمەشیان دڵخۆش کرد مەلەیەکی زۆرمانش کرد. طبعا بازار اف سالا باشتر لپار بو باشتره بازار جمزوره که لاین آبوری باشتر واکرده چونکه طبعا معاش یا زیر بچک زودتر دن بو اوی که بازار ای باشتر بوی لپار بله شیرینی خوش وقتی مرد و فطارت کتوا و چه قاسپی و چه باقلاوی و چه شربت یعنی تکله همو دبه و فقی دبه یعنی وقتی چه سفره رونی عائله خو گلک سر بلند مروف اف شیرینی کو بتوا هواریا یعنی رمضان کا خوش و سر بلند الحمدلله که رمضان بری کنن کنین کو عالم ست درینه و زحمت اوید اول نه اول گلک خوشه ئەو پیشانگەها ئیشەکەی سێ تەڵەبەی خوێنداوی ئینگلیزن جێلیان جێمی هانە ئەوانە حەز دەکردنەوە معرەضێک لە کوردستان چێکن کە فکرەیەک لە ئەو زانکۆ ئەنەو علاقاتی خوی تەقافی وێتی ئەلامی لەگەڵ زانکۆی سلێمانی و لەگەڵ زانکۆی کوردستان پێش بێخن منو خوێنکارێکی قۆناغی جواری بەشی پەیکار ناوم ئەزهارە ئەم پێشانگایە کراوەتەوە لە کۆلێژەکەمان پێشانگایەکی چاکە دەبێت هۆی زانیاری بۆ خوێنکاران هەم بۆ بەرچاوڕوونیەک یا بە خوێنکارەکان و پێویستە ساڵانە زوو پێشانگا لەم شێوە بکرێتەوە بۆ ئەوەی خوێنکاران زیاتر شارەزای بوارەکانی وێنەکێشان و هەموو بوارەکانی کەبن.